خانوەکان سووتانەوە هەتا ئێوارانیان نەشتۆ حەریقیش بێ نە پیاوم لیان کوشتووە نە غەڵەتێکم کردووە یعنی ئەمە بۆ سەبەب ئێمە بێدەسەڵات نین بەڵام ئێمە کۆمەڵێک خەڵکیان ناردۆ شتێکی غەڵەت دەکەن و کۆمەڵە خەڵکە نێر نەکەوێتە سەر دەسوپێمانە لەبەرەوە هیچ نەکەین یعنی تاوانبار لەگەڵ پۆلیسە بێتە سەر ماڵ شتیوا لە تاریخانە بۆ بەڕاستی خانوە ساڵی 2021 دوو تەقینۆیاندا نابوو لەو خانوە ئێمە چوین بۆ خانوەکە تەقینۆیەکیان بە خۆما تەقیەوە لە جلیکانەدا نابوو دانێکیان تەقیدانێکی پێشەوە بچۆنە خانوەکە تەقی بووە دانێکی بە خۆمان تەقی 103 پارچەم بەرکەوتووە دوو مناڵم بریندار بوون من ئەرشەدی عومەر ئاغای گڵاڵیم خەڵکی گوندی حاسڵم لە شارە زۆر ئێمە هیچ کێشەیەکمان نییە هیچ کێشێکی عشاریمان لەگەڵ هیچ کەسێکان نییە ئێمە بنەماڵەیەکین هەر خەریکی سڵح و کاری خێر و کاری خێرخوازی و چاکە وانە بووین بەڵام ئەم بنەماڵە کە بنەماڵی ئازادی حوسێن ئاغای گڵاڵی پێڵێن ئەوان شەر خەڵکی دیەکەن و سەر بە لایەنێکی ترن سەر بە یەکێتی نیشتمانی کوردستانن ئێمەش پارتین ئێمە لە ساڵی 58ەوە کە جەنابی بارزانی لە رووسیا گەڕاوەتەوە هەتا ئیسە پارتین بەبێ دابڕان بەبێ هیچ ئەملا ئەولایەک نەچوونە پاڵ حکومەت نەچوونە لایەنی تر ئەم سەر و سەر و جەنابی بەڕەحمەت بێکاک ئیدریس لە بینە لەگەڵ باوکمان نامەگۆڕینەوە و پەیوەندیان بوو هەتاکو ساڵی تاو کاتی وەفاتی کرد ئێمە لەنەوەیەک و پێشمەرگەین من خۆم شخصی خۆم لەنەوەیەک و پێشمەرگەم لەنەوە شەشوە لە هەولێرم ماڵ و مڵک و عەرز و ئاو خانومان لە شارە زۆرە لە گوندی حاصڵ بەجێمان هێشتوو ئێمە چوینەوە بۆ سەردانێک چوینەوە بەستی ئیشێکی تر چوینەوە خانوەکەمان وای لێ نهاتبوو بەڵام کە چوینەوێ تووشی تەقە بووین لەگەڵ ئەو جەماعەتە ئەوانیش ماڵەنە دێگای دوو دۆشکیان لایە یەکێتی دوو دۆشکەی داوە پیان بە سیارەی علوجیان لە مەحرەزەکان کڕیەوە بۆ سبۆی عسکەریان لێداوە بەو دۆشکە دوو دۆشکە 14 و 12 ئێمە هەرچەند پێشمەرگەین و لە دۆشکەوانە ناترسین بەڵام دوو دۆشکیان داناوە لە دێکا بۆ ئێمە نینەوە پێشتریش دوو تەقینوان لە ئەو خانووە دانابوو ئێمەش چوین تەقیان بەسەرمانە کرد ئێمەش ڕوبەڕوویان بووینەوە تەقەمان لێکردن تەقە ڕوویدا لە بینمانە لە ڕووبوونەوەگە دووەڕان لەگەڵمان ئەمە دەوری سەعات 6 بەیانی ئەو ناوە دوای 6 سەعات 9 چوون کۆمەڵێک لەو خەڵکە ئەو بە پەنجەی دەسە ژمێرێن کۆمەڵی خەڵک هەندێکیان لەو هێزەی گەرمیان بوون کە هەندێکیان داواکراون لەبەر کاری گێرە شێوێنی ئەو شتانە هێزەکەی حی ڕعی پێڵێن 4-5 لێ دەرکراون داواکراون هاتوونەتە ئەو خانووی ئەوان لێ بەکاریان هێن بۆم ئیشانە عرضەکەم خانۆکە سەعات 9 ئاگریان پێوەناوە کە ئێمە ڕۆیشتوین لە دیەکە دوای ڕوبڕوونەوە کە زانیان دووەڕان و هیچ هینەکەیان پێ نەکرا خانۆکەیان سووتانەوە هەتا ئێوارانیان نەشتۆ حەریقیش بێ هەریقیش بێ بیکوژێنێتەوە تەواو سووتاوە خانۆکەم جا دوای مەغریب بە تاریکی شۆفڵای لێناوە ڕوخانیانەوە ڕسمەکەین بۆ جەناب ناردووە ئێمە خانوو کەلوپەلی تیا بۆ شتێکی کەلوپەلەوە نەمەهیم نییە کەلوپەل سووتاوانە بەس خانوویەک بڕ سووتێ و بووک بڕمێنرێ لەوە بەبێ هیچ تاوان و گوناحەیەک پێشتر لەو خانووە ساڵی 2021 دوو تەقینۆیاندا نابوو لەو خانووە ئێمە چوین بۆ خانووەکە تەقینۆیەکیان بە خۆما تەقیەوە لە جلیکانەدا نابوو دانێکیان تەقیدانێکی پێشەوە بچۆنە خانووەکە تەقی بووە دانێکی بە خۆمان تەقی 103 پارچەم بەرکەوتووە دوو مناڵم بریندار بوون لە هیچ شوێنێک داوایان لێ وەرنەگرتین لەو سنوورە هاتین لێرە لە محکەمەی تەمیزەوە کتابێکمان برد بۆ محکەمەی سلێمانی ئەویش بۆ محکەمەی شارە زۆر اینجا داوایەکی زۆر ئینیان لێ وەرگرتینەوە فەرمانی دەستگیرکردنیان هەیە ئەوانەی کە دوێنە خانۆکە مناسووت فەرمانی دەستگیرکردنیان هەیە بە مادەی 406 فەقەرە 31 کە ئەو تەقینۆیان داناوە هیچ شتێکمان نەکرۆ تەنها ئەو خانووە ئێمە بەکارێن بۆ مەولود یا بۆ مناسەبات یا بۆ کوبنەوەی عەشایری یان بۆ کاتی هەڵبژاردنەکان بەکارهێنین بۆ ئیدعای حیزبی ئەو شتانە مڵکی خۆمانە مڵکی باو باپیرمانە دیەکە مڵکی خۆمانە بە حیاتی هیچ کێشەیەکی لەسەر نییە عەقارم لەسەر وەرگردووە کردومەتەوە بە خانوو بە قانونی هیچ مشکلێکی لە مڵکی دیەکە مڵکی خۆمانە هەر گوندەکە مڵکی تاپی خۆمان دوێنێ بەیانی باڵە دوێنێ بەیانی دەوری سەعات 6 هیچ کەس بریندار نەبووە ئێمە تەقەمان لێکردووان شتەقەیان کردووە پێشتر ئێمە ئاربیجی من ئاربیجێکم پێوەنان بەرخانۆکە دەگەوت تۆزێ سەری کرد بە ماڵەکەی ئەوان تەقەمان ڕوبەڕووبوونەوە بووە لە بێنە دووەڕان لە ڕوبەڕووبوونەوەکە سەعاتی دوای ئەوە یعنی هاتوون و 2 ساعت دوای هاتوون خانۆکان سووتان ئێمە بێدەسەڵات نین بەڵام ئێمە کۆمەڵێک خەڵکیان ناردۆ شتێکی غەڵەت دەکەن و کۆمەڵە خەڵکە نێر نەکەوێتە سەر دەسوپێمانە لەبەرەوە هیچ نەکەین ئەزان ئێمە خۆمان شەرمان بە خۆمان و ڕێز لە خەڵکە گرین تەنها ئەوە لە 2011 بە بەردەوام ئەم ماڵە ئەوەی نە تعدای شەرەفم کردووە نە پیاوم لیان کوشتووە نە غەڵەتێکم کردووە یعنی ئەمە بۆ
سبب بارزکەم لە 2011 ئەمانە بە پشتیوانی ئاسایش و شورتە و حاکم و داواکاری گشتی پەلامارمانەدەن بە پشتیوانی ئەوانە پەلامارمانەدەن بە پشتیوانی یەکێتی بە پشتیوانی ئاسایش و مدیری ئاسایشەکەی چەنەها داوامان نووسی و چەنەها ڤیدۆم ناردۆ بۆ ئەوان کە عەرزەکانیان داگیرکردنی هەمووی بە بەڵگە بە ڤیدۆ ناردۆ جوابان ناداتەوە بەرپرسی بنکەی پۆلیسی ئەوێ کە مقەدەم گۆرانە چەند جار چوین بۆ لەگەڵ تاوانبارەکانە هاتووتە سەر ماڵەکەمی تاڵان کردو کامێرەی ماڵەکەمی دەرێناوە لە بەرەوە نەبینی و بردوێتی لەگەڵ خۆیان یعنی تاوانبار لەگەڵ پۆلیسە بێتە سەر ماڵ شتیوا لە تاریخانە بۆ بەڕاستی و لە وەزارەتی ناوخۆ داوام لەسەری نووسویە چەند جار پەیوەندیان پێوە کردووە نایە جواب ناداتەوە ئەمری نەقڵەکەیشیان بۆ دەرکردو خۆیان سەر ئومرەی میلاکی ئومرەی پۆلیسی گشتی لە سلێمانی جێبەجێ نەکراوە لە ئەو کاتە کاک ئاسۆ بەڕێوەبەری پۆلیس بوو ئەو جێبەجێ نەکردووە